ڕاستیدا هەبوونی جۆرە پێشێنیگایانە لە بواری جیاجیا دەلالەتیدا کە هەرێمی کوردستان جێی بایەخ و جێی سەرنجی سەرمایە گوزارانن بە تایبەتی لە کەرتی جیاجیای ئەوەی کە پێشتر هەبوو کە ئەو ڕۆژ ئێستا بە نسبەت گەشت و گزار ئێمە وەکو حکوومەت پاڵپشتی ئەو جۆرە پێشێنیگایانە دەکەین بە مەبەستی کۆکردنەوەی کەرتی گەشت و گزار و بە تایبەتی کەرتی تایبەت لە هەرێم و کەرتی تایبەتی گەشت و گوزار لە دەرەوە بۆی هەم ئاشنایی بە یەکدی پەیدا بکەن و هەم زیاتر ئاشنایی بە کوردستان و لە ڕووی ئەو پرۆژانەی کە ئێستا هەیە و یاخود لە داهاتوو دەرفەت دەبیتن وەکو حکوومەت پاڵپشتیان دەکەین و ئامادەبوونی بەڕێز سەرۆکی حکوومەت و وەزیرە بەڕێزەکان لەو پێشێنیگایە دەلالەتی ئەوەیە کە حکوومەت بڵێ لە بەرنامەیەکی بە فرەچەشنکردنی ئابووری و گەشت و گوزاری لە سەرتاسەری جیهان یەکێکە لەو کەرتانەی کە بە بایەخەوە خەڵک تەماشای دەکا کوردستانیش چ لە ڕووی سروشت چ لە ڕووی پێگا چ لە ڕووی شوێنەواری کۆن ئەو دەرفەتەی هەیە بەڵام پێویستی بەرەو پێشەوە بردن و سەرمایە گوزاری زیاتر و هەروەها پێشکەشکردنی ئەزمموی وڵاتانی تر کە لەو وارە پێشکەوتن و سەرکەوتنیان بەدەستێنای ئێمەش دەتوانین لێ سوودمەند بین.